خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ دوای تەوەر و گفتوگۆی ئەمڕۆژمان باز لە سیستمێکی ژمێریاری کوردی ئەەکەین کام سیستەمە سوود و تایبەتمەندی خۆی هەیە لە بواری بازرگانی و لە بواری بزنس و لە ڕێگەی ئەو کەسانێک کە ئاەوێت سیستەمێکیان لە بەردەستا بێ ئەم سیستەمە بە کوردی بێ و دامەزێنەرەکەشی کورد بێت ئەمە جێگەی خۆشحاڵیەکە ئێمە چەندین ساڵە لە هەر بوارێکە کارمان کرد بێ توانین بێتمان ژمێریاری بۆ بکەین سیستەمەکانی کەمان بەکارێنەوە سیستەمی وڵاتانی ترمان بەکارێنەوە بەڵام ئێستا بە خۆشحاڵی وڵین کە خۆمان نتوانین پشت بە خۆمان بەستین لە ڕێگەی ئەوەی کە تەکنەلۆژیا چەند بەرەو پێشەوە چووە لەگەڵ ئەم پێشکەوتنا ئێمەش توانی داهێنانمانە بێ لە ڕایەن کۆمەڵێک کەسەوە ئەم سیستەمەش بێگومان سوود و تایبەتمەندی خۆی هەیە و بزانین تا چەند ئەتوانین لەناو خۆمانە ئەم سیستەمە بە زمانی کوردی بازرگانەکانمان و کەسانی بزنسەکەن سوودی لێ ببینن کۆمپانیەکان سوودی لێ ببینن و ئەم سیستەمە ئەگەر هەوڵی لەگەڵا بدرێ ئایا ئەتوانێت لە چ بوارێکی ترا بۆ نمونە ئێمەی هاوڵاتی بتوانێت سوودی لێ ببینین بۆی کە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک دیار ئەحمەد ماگۆک و دامەزرێنەری سیستەمیم هایلۆت ئەم سیستەمە ناوی هایلۆتە با بزانین ئەم سیستەمەی چۆ دامەزان و بیرۆکەکەی لە چیەوە سەری کرد کاک دیار زۆر بەخێر بێت سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی زۆر باسی ئەم سیستەماکەین سیستەمی هایلۆت ئەمە بیرۆکەکەی لە چیەوە سەری کرد کەەوە بتوانن ئێستا تەکنۆلۆژیا ڕۆژ لە پێشەکەوتمە بتوانن سوودی لێ ببین و بە زمانی کوردیشکاری لەسەر دەستخۆش من بە ئەزمموی زیاتر 10 ساڵ لە ناوبواری سیستەمی حساباتە باشە بە ئەزمموی زیاتر لە 15 ساڵیش کارکردن لە ناو تەکنەلۆژیا ڕاستی بیرۆکەی دروستکردنی سیستەمێکی ژمێریاری کوردین بۆ هاتووە ئیشەکە ئیشی ئەمڕۆ با بڵێن دوێنەی نییە یەکسەر دروستمان کردبێت و بە بازاریمان کرد بێت توێژینەوەیکی باشمان کردووە لەو بوارە زانیمانە کە لەنەکانی ناو بازار چییە بە ستافێکی ئەندازیاری پسپۆر هەموو ئەو کاتەگۆرایزمان کردو بۆ ئەو گرفتانی کە لە ناو سیستەمە حساباتەکانە هەیە کە لە وڵاتی خۆمانە ئەمانەمان هەمی پۆلێن کردووە زائیدەن چارەسەرەکانیمان داناوە لە دوای چارەسەرێکە با بڵێن جێبەجێمان کردووە ئەجا خسمانەوە بەردەستی بەکارهێنەر و لەخوای گەورە بە زیابەوە تقریبا زیاتر لە 5 ساڵە کە بەردەوامی سیستەمەکەن لە بەردەستی بەکارهێنەرا و ئیسفادێکی باشیشان لێ کردووە کاتە پێمان بڵێ ئەم سیستەمە ژمێریاریە کوردیە چی جیاوازە لەگەڵ سیستەمەکانی ترە چون ئێستا هەندێک سیستەمە لە وڵاتانی ترەوە کۆمپانیەکانی ئێمە ئیشی پێکەن بەڵام ئێستا بەڕێزت هاتووی ئیشێکی تازت کردووە ئەمە چی جیاوازیەکەیە باش خۆی ڕاستی خاڵە جیاوازەکانی ئێمە لەگەڵ ئەوانە لە کۆمەڵە نوقاتە هیچێک لەوانە ئەو سیستەمانی کە پێشتر دروست کراون ئێستاش بەشێک لە بەکارهێنەرەکانی وڵاتی خۆمان خاوەن بزنسەکان بەکارێنن سیستەمی وڵاتانی دراوسێ بوون بۆ سیستەمانە بوون کە فارسەکان دروستیان کوریان تورکەکان دروستیان کوریان سووریەکان کەمینەیەکیش ئەو سیستەمانە بوون کە وڵاتانی بۆ منە ئەوروپیەکانەوە کە بە زمانی ئینگلیزی دروست کراون جا ئەمە خۆی کێشێکی گەوری بۆ خاونکار دروست کرده بوو یەک گونجاو نەبوو لەگەڵ بازاری ئەمڕۆیە چکە ئەو دروستی کردبوو بۆ نمونە سیستەمێکی ئەوروپی کە دروستکرا بۆ بازاری خۆی گونجاو بوو بۆ گونجاو نەبوو لەگەڵ واقعی بازاری ئێمە ئەوەی کە ئێمە ئەمانەوێت کە با بڵێن بە نمونەیەک کە ئێمە ئەمانەوێت چین بۆ لای قاتێکی کوردی بکرێت ئەچین بۆ لای خیاتێک قیاسمانەکەڵە پڕاوپڕی ئیشەکەی ئێمە بێت سیستەمی ژمێریارەکەش بە هەمان شێوەی ئەوە ئەو سیستەمانی کە دروستکرابوون بۆ وڵاتی خۆیان پڕاوپڕی خۆیان و بەڵام کە ئێستا ئێمە ئەمانەوێت بۆ کوردی گونجێنین بەڕاستی گونجانی نەبوو لەگەڵ ئەوەشە ئەو سیستەمانی دروستکرابوون هی چەند ساڵی پێش ئێستا بوون ئەو سیستەمانم 10 ساڵ تا 20 ساڵ پێش ئێستا بوون هیچ گۆڕانکارێکی ئۆتۆیتیان نەبوو لەگەڵەوەشە تیمێکی پرۆفیشناڵ نەبوو کە بەردەوامی ئەپدێتی سیستەمەکان کە سەپۆرتی سیستەمەکان کە گەر خاوەنکارێک کێشەی مشکلەیەکی هەیە بەدەمێ بۆی چارەسەرکە ئێمە هەموو ئەم کێشانەمان هێنا و دووبارە بیرمان لە چارەسەرێکی کردەوە و چارەسەرمان کرد و کردمان بە سیستەمی ژمێریاری هایلۆت قسمانە بەرسی بەکارهێنەرە ئێستا ئەو کەسانی کە بەکارێنن بە تایبەتیوانەی کە کۆمپانیای گەوریان هەیە بزنسی گەوراکەن لەوانەیە لە ناوخۆ و پەیوەندیشیان هەبێت لە دەرەوە بۆ نمونە بازرگانی بکەن تا چەند ئەم سیستەمە ئاسانکاری بۆ ئەوانەکە هەم بۆ کاری ناوخۆیی هەم بۆ کارانەشی کە لەگە وڵاتانی ترایی بەدڵنیایەوە لە ساسەت کە کاراسانکاریان بۆ کە چوە سیستەمەکە وا دروستمان نەکرۆ بە تەنها بۆ شارەیان بۆ محافەزەیە دروست بکرێت و بڵێن بەزە بێت لەو سیاغە لۆکاڵیا بەکاربێت ئەو سیستەمەکە دروستمان کردووە لە ئاستی گلۆباڵیش توانین بەکاری بێنی یعنی ئاسانترین شێوە ئەگەر خاوەنکارێک یان ئینڤێستەرێک بۆ نمونە کۆمپانیایکی هەیە وادانین لە سووریاش و لە عێراقیش بۆ من ئینڤێستەکە سیستەمەکە ئەتوانێت بە یەک سیستەم ئیداری هەردوو بزنسەکەی بکات لە چەند وڵاتی جیاوازە لە هەر وڵاتێکیشە چەند لقێکی هەبێت لە هەر لقێکات چەند کۆگایەکی هەبێت چەند ئایتمێکی هەبێت ستافێکی کۆمپانیەکانمان
لەگە وڵاتی چینە زۆر پەیوەندیان باشە. بە تایبەتی بۆ بازرگانی لێشۆ زۆر کاڵا و کەلوپەل و شتێهێنن باشە. ئەم سیستەما توانێت لە هەمان ئەتوانێت هەمانجی دروستکە لە بەتەشید دەتوانێت زۆر باشە جا ئەبینین کاک دیار هەندێک جار کەسەکان کە ئیشی ژمێریاری ئەەکەن دەرچووی بەشی ژمێریاری نین ئەکسل کاری کردو تاکو ئێستا ئەم سیستەمە ئیشکردن پێی لەو ئاستا هەیە ئەم دەرەقەتی بێت ئەگەر بۆ نمونە کردی بە سیستەمە ژمێریاریە کوردیەکە زۆر سەری لێ نەشێنێ یان ناچار نەبێ ئەم دوور بخرێتەوە کەسێکی پرۆفشناڵ بخرێتە شوێنێ شارەکە لە شوێنی خۆیاتی باسی 20 ساڵ پێش ئێستان بۆ بکەم 20 ساڵ پێش ئێستا ئەگەر کۆمپانیایەک ئیشی حساباتی کردایە بە دڵنیاییەوە ئەوایە ژمێریارە ئیشەکانی بکردایە چکە سیستەمێکی ئەوتۆ نەبوو کە ئیداری هەموو ئیشانە بکە بەلایانی کەم و زیاتر لە کۆمپانیا گەورەکان زیاتر لە چەند ژمێریارێکی هەبوو یعنی بە ئیجباری ئەو کەسێک ئەوە حساباتی کرد ئەوە ژمێریار بووە چکە کۆمەڵی قانونەکانی ناو حسابات هەیە ژمێریارەکانی زانن باش بەڵام لەگەڵ بەرەو پێشوونی تەکنۆلۆژیا و گۆڕینی عەسرەکە وا بڵێن زۆر شت هەیە گۆڕا ئیشی ژمێریارەکە سیستەمەکەی کرد یعنی سیستەمەکە تەنها پێویستی بەوە بوو بەکارهێنەرێک بێت بەس بەکاری بێنێ قانونەکان لە پشتی بەکارهێنەر لە پشتی سیستەمەکەەوە با بڵێن قانونەکان سیستەم خۆی جێبەجێەکانی ئیشەکە عکس بۆیەوە بەڵێ یعنی ئێستا گەر کەسێک ژمێریاریش نەبێ بەڵام بتوانێت تەکنۆلۆژیا بەکاربێنێ کۆمپیوتەر بەکاربێنێ موبایل بەکاربێنێ سمارتفۆنەکان بەعام ئەگەر ژمێریاریش نەبێت ئەتوانیشی حسابات کە بۆچی یەک سیستەمەکە کوردیە هەموو مستەڵەحانن مستەڵەحی کوردین و بە ئاسانیش هەموو کەسێ لی تێگە یانی زۆر ئاسان باسیکەین باسی کڕیارەکەین ئێمە سێکشنێکمان ناوی کڕیارە بەشێکمان ناوی کڕینە بەشێکمان ناوی فرۆشتنە بەشێکمان ناوی بۆ نمونە پارەواصلکردنە ئێمانە مستەڵەحی زۆر زۆر ئامی بازاڕن هەر کەسێ سەیریکا لی تێگا کە کڕین یانێتم ئەو عانیکە شتە کڕمەچم لەوێت داخڵیەکەم ئەو شتانێکی فرۆشم لەوێ ئەی فرۆشم ئەی ئەمە وای کرد کە ئەو کەسەی بەکاری بێنێت تەنها پێویستی بە ڕێنماییەکە وەک ئێمە تیمی خۆمان ئێمە ڕێنمایی بەکارهانی سیستەمەکەیان پێین بە چەند قۆناغی سیستەمەکەیان بۆ باسەکەین تاکەونە سەرسکەی ئیشوکاری خوان ئیتر بەدڵنیاییەوە گەر ژمێریاریش نەبێتوانێت سیستەمەکە بەکاربێت ئیشی حساباتەکەش بکە کاک دیار ئەم سیستەمە چۆن بەردەستەوێ بۆ یەکێک بوون من نەمێ ئەم سیستەمە بەکاربێن باش چۆن ئەتوانم بەکاری بێن دەستخۆش با من پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بمەوە بە معلوماتێکە بەمێ دوای باسیێواکەین ئێمە پێنج جۆر سیستەمی حساباتمانەیە باشە سیستەمە ژمێریارە کەسیەکان ئەو سیستەمە ژمێریانان کە بۆ ئیشی شەخص بەکاریە چۆن من بۆ خۆم ڕۆژان داهاتێک مێ مەسروفێک مێ پێویستم بە سیستەمێکی بچووکێتتر ئەپلیکیشنێکی موبایل وبسایتێکە یان ئەپلیکیشنەگە لەسەر کۆمپیوتەرەکەمە هەموو ئەو هاتن و ڕۆشتانی کە پاراک لێ بزانم لەو مانگە چەندم پاکرە چەندم سەرف کردووە چەنیشم بۆ ماوەتەوە ئیشی بچووک بەڵێ ئەمە شتێک زۆر بەسیتە ئەم پێوترێ پرسنال ئەکاونتین سیستەم ینی سیستەمە شخصەکانی کەسەکان ئەمە ئاسانترین یان و سادەترین یان جۆری سیستەمی ژمێریاریە سیستەمی ژمێریاری ترمانێ بترە بزنس ئەکاونتین سیستەممانەیە یعنی ئەمە ئەوەیە کە ئێمە ئیشمان لە سەرەتی ئەو سیستەم ژمێریانە کە لە بواری بزنسا بەکارێن ئیتر کۆمپانیایەکی بچووکە مامناوەندە گەورەیە ئیتر هەر بە هەر جۆرە لە سێکتەرەکان کە ئیشی تیاکات مەرجنی ئیلا ئەبێ ئایتمی هەبێ کەسێکە لە سەرافیا ئیشەکە ئایتمی هەر نییە ڕاستەخۆ کاریگەری ئیش لەسەر چیەکە ئیش لەسەر پاراکە پارەیە پارێگەڕ پارێگە مێنێتەوە پارێک چێتە شوێنی ئەمە ئەو جۆرێکی تر لە سیستەمی ژمێریاریمان هەیە پێوترێ گڤەرمنت ئەکاونتین سیستەمانە سیستەمی ژمێریاری حکومیەکانن ئەمیش بە هەمان شێوە کۆمەڵی قانون و یاسای خۆی هەیە بە یاسا حکومیەکانی ئیشەکات ئەمە تر نەک لە ناو خۆمە لە تەواوی دنیا وایە یاسایەکی ترمانە بانکی ئەکاونتی سیستەم با بڵین جۆری چوارەمیان ئەمان ئەو سیستەمە ژمێریانان کە لە ناو بانقا بەکاریە خاص یاساکانی بانقی جێبەجێوێ هەموو ئەو میکانیزم و شتانی کە خۆیەتی خاص بۆ بانقا بێ ئای من ناتوانم سیستەمێکی بانق بێنم بێن بە بەڕێزە بڵێم سیستەمە بەکاربێنم جۆرێکی ترمان هەیە پێوترە سیستەمی ژمێرەکان پێوترە سیستەمی مانوفاکچەر ئەکاونتی سیستەم یعنی سیستەمی ژمێریاری کارگەکان ئەمەش سیستەمێکی خاصی خۆیەتی کارگەکان کۆمەڵی موادی خامێنن دروستیەکەن با بڵێن پێگاتەیەکی تری لێ دروستەکەن لە ڕێگەی کۆمەڵە ئایتم و ئایتمێکی تر دروستەکەن ئەمە سیستەمێک تایبەت بە خۆی باشە جا کاک دیار تاکو هاوکارانمان ئازێتە کێشن
دەنگی جەنابەت کێشێکی بچووکە تاکو بۆ چارەسەرەکە سەرکۆ ئێستا کاکتیار کاتە باس لاواکات ئەمن ئەنجامی ساڵ و 2 ساڵ نییە بە دوواداچوونێکی 10 ساڵیان بۆ کردووە تیمێکی پرۆفشناڵ و پسپۆر لە بواری ژمێریاریا هاتووە کاری کردووە هەموو داتاکانیان کۆ کردوێتەوە هەموو بەراوردەکانیان کردو هەڵسەنگاندنەکانیان کردووە ئەزانن بۆ نمونە کێشە و گرفتی سیستێمەکە کوردی نەبێت لە وڵاتێکی ترەوە لە شوێنێکی ترۆ هێنرابێتە ئێرە چییە بۆ نمونە ئەبێ کەسێکی پسپۆر لەوێ بێ ئەمە دابەزرێنە هەروەها ئەبێت ئەمە ئابدەیت بکرێتەوە زۆرجار ئەوان ئەو مافەنان بەمان ئابدەیتی بکەن هەموو ئەمانە لە کۆتاوای کردو ئەمە سیستێمێکی کوردی بە ناوی هایلۆت بهێن دایمەزرێن لەگەڵەوەیە کە گرنگە منە ئێساگەر مایکەکەی چاک بوو پرسیاری ئەوە بکەین ئێستا زۆرینەی کەس بە ئۆنلاین بازار ڕکات ینی توخاوەن دوکانەکان زۆربینەی کاڵەکانی ئێوەی خاتونە دبینن شتەکان داواکەن بۆتانێتە ماڵەوە زین ئەم سیستەمانە کامیان بۆ ئەو کەسانە باشە بۆ نمونە لەوانەیە لە ڕووی مادیۆ بزانێ حساباتی خۆی جاب بکاتەوە لە ڕووی ئەو کاڵایی کە بۆ توێنێنێ دوای چەنی خێرەکە دوای چەنی لەیلا بە دوای چەنی باتەوە بە کاڵە ئێستا ئەبینین زۆربەی ئەم خزمەت گوزاریە ئەگەر بچێتە لای ئەو کەسانە لەوانەیە ئاسانکاریەکی زۆر باشی بۆ بکات بۆیە زۆر گرنگە ئێستا بینی خانمان ینی چەندی خانم یە بۆ لای ئێماڵێ ئەڵێن شوێنی کار تێڵە نەخێ لە ڕێگەی ئۆیلاینەوە کارەکە لەوانەیە بۆ ئەم تاکە کەسیانە زۆر گرنگ بێت لەگەڵ ئەوی کار با بزانین ئەگەر دەنگی باشە کاکتیار پرسیار بکەین کاکە باشە کاکتیار ببوورە دەنگەکە تۆزی کێشیتیا بوو نییە دووبارە دەنگی تستێکی دەنگیمان بۆ بکەن سەرکۆ بە قسەکەی تۆ ئەو بابەتی خاتونەکان چون زۆر جارەها ئەمان تەرکیزیان ناچێت پسەرەکە دووسێ کاری جیاواز بێت ئەنجامن ئەو بابەتی پارە لە وەختای زۆر کاک دیار بۆ کەسانێک کە خاوەن کارن بۆ نمونە لە ڕێگەی ئۆنلاینەوە کارەکەن باشە ئەم چەند جۆرە سیستەمی کە باست کرد ئەتوانن یەکێ لەو سیستەمانە دەتوانن سوودی لێ ببینن بەتەشید کامیانیانگرێتەوە ئەو جۆری کە بۆ منە خارمانەی کە ئیشی ئۆنلاینەکەن لە ماڵەوە کۆمەڵە ئایتمیانێ بە بازاری بۆکەن تازەترینیان لەم ڕۆژانەی پێشووە خاتونێک تەلەفۆنی کرد لە ماڵەوە جۆرە سەمونێکی خۆی دروستەکە ئەیودم ئەو سەمونم لە ڕێک ئۆنلاین بفرۆشم چۆن سیستەمێکم بۆ دروستەکەن کە ئەو ئیشم بۆ بکە ئەمە ڕێک وەڵامی پرسیارەکەی بەڕێستە کە سیستەمێکی ئۆنلاینی بۆ دروستەکەین کامل حساباتی ئیشی سەمونەکەی بۆکە ڕۆژانە چی ئۆردەری هەیە کڕیارەکانی با بڵێن لە ماڵ خۆیانەوە داغڵی ناو وێبسایتەکە بن چی جۆرە سەمونێکیانە بە چی عەدەدێک ئۆردەریەکەن ئەم تەنیا ژمارەکان داخل بە ژمارەکان ئیتر لەم لاتر خاوەن کارەکە باڵێن کە سیستەمەکەی لە بەردەسایە سەرەکە ئەمڕۆ چەند ئۆردەری بۆ هاتووە بە عینوان و هەموو معلوماتی کڕیارەکە ڕاستەخۆ ئۆردەرەکەی جیاکات باڵێ زۆر باش ئەمە بەس بابەتی ئۆردەرەکەی پشتی میشۆ سیستەمێکی حسابات هەیە ئەم خاتونە بە نمونە چەند سەمونی ئۆردەر کراوە چەندێ مەسروفی بووە چەنە داهاتی بووە چەندێکی لێ خەرج کراوە چەندێکی لێ خەسار بووە چکە بە نمونە سەمون ئەگەر بمێنێتەوە خەسارا بێ کاتە ئەمە لە پرۆژەیەکی کەسی بچووکەوە تەنانەت ئەکرێت سوودی لێ بێت ئاستا باڵاکەی تاکوێ ئەکرێت سوودی لێ بێت ئاستا باڵاکەی ئەمە لەسەر قسەکەی بەڕێستەوە ئەمە بەسیترینە لە ئاستی مام ناوەندەکەت پێڵم دوای باڵەکە شەکەم مام ناوەندەکە خەڵکی طبقە وەسەدەکەی بازارە ئەوەی تر دوکانێکی کۆمپانیای هەیە طبقەی بەرزترمانەوەی کە ئەو ئینڤستەرانە یان ئەو سەرمایه‌دارانی کە چەند کۆمپانیایەکیانەیە باشە لە ڕێی سیستەمێکەوە ئیداری چەند کۆمپانیاکەیان بکات و هەر کۆمپانیایەکی چەند برانچێکی هەبێت ئەمەش ئاستا باڵاکە بانکەکانش ئەکرێت سوودی لێ ببینێت یان ئەو جیاوازە ئەسنا پێشتر پێم وتی بێتیت سیستەمی باقی نیزامێکی خاصی خۆی هەیە سیستەمی ئەمەی بزنس ئەکاونتین سیستەمە نیزامێکی خۆی هەیە ئەکرێت یعنی ڕەبتێ دروست بکرێت لە بینی ئەو ڕەسیدی بانقی خاوەن بزنسەکە لەگەڵ سیستەم ئەکاونتینەکە ئەکرێ ئەمان نەکرێت کاتێ پارەدانێکی لە ڕێگەی حساب بانقیەکەەوە بەڕاستە خۆ پارەکە بچێتە ڕەسیدی ئەمان نەکرێت سیستەمی جیاوازی بەڵێ ئەو نظامی ئەمەش بۆ ئێمە گرنگی خۆی هەیە سیستەمێک بە زمانی کوردی و بتوانین هەموو کەسێ سوودی لێ بێنێت ستاف کوردی بێت جا من وتمەتم لە کۆتایشە بەکارهێنەرەکە کورد وتی ناو ئەمان زۆر بەرفراوانە ئەکەنەوە بە تەمان کە تەنانەت لە کوردستان نەمێنە بینێڕدان دەسەکانە خۆش بێکایتیان زۆر سپاس ئەوەی کەم سیستەم بەرفراوانی هەبێ کە بتوانین ئێمە وەکو کۆمەڵگای خۆمان سوودی لێ ببینین و بتوانین کاراسانیمان بۆ سپاسیواکەم و زۆر خۆشحاڵم سواز بۆ بینەران و بیسەرانی کەناڵی پرساریش زۆر دەست خۆش سەلامت